بەپێی راپۆرتی ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستان کیدۆ، ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بەرز بۆتەوە بۆ لە سەدا 13 بە گوێرەی قسەی بەرپرسانی ڕێکخراوەکە. راپۆرتێک لەبارەی کێشەکانی هاوڵاتیان ئامادە دەکەن کە چەندین ئاماری لەخۆ گرتووە و ئاراستەی لایەنە بەرپرسەکانی دەکەن. ئەم راپۆرتە کاری لەسەرەکەین و ئێمە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا و دەستەی نەزاهە و چاودێری دارایی و هەموو ئەو لایەنەمان کردووە کە پێیوەستن بەم کێشانە و یعنی پێشێلکاریانەوە و راپۆرتەکە چاکسازی تیاکەین و ئەیبین بۆ ئەو لایەنانی کە بەرپرسن بەڕاستی لە چاکردنی ئەم کێشانە. راپۆرتەکەی ڕێکخراوی کیدۆ بەڕاوێژ لەگەڵ پەرلەمانتاران و بەرپرسانی حکومی ئامادە دەکرێت تەوەری سەرەکی کێشەداراییەکانی هاوڵاتیانە. سەرۆکی فەرمانکەی وربینی پارێزگای سلێمانیش ئاماژە بەوە دەکات کێشەداراییەکانی باشووری کوردستان بە جۆرێک چڕبۆتەوە کە پێویستی بە شۆڕشێکی ئیداری هەیە. ئەوەی کە باسی چاکسازی شتێکی بەڕاستی دام و دەستگا و ئەمەی کە پێوتری حکوومەتی هەرێم بە جۆرێک لەبەری خۆی ترازاوە بە جۆرێک لە بە شێوەیەکی خراپ دامەزراوە بە چاکسازی چاک ناکرێت. پێویستی بەوەی بەوە شۆڕشێکی ئیداری ینی گۆڕانکاری بنەڕەتی لە دام و دەستگاکان و شێوازی کارکردنەی حکوومەتە بگۆڕێ. ئەگینا بەم عقلیەتە یاخود بڵێ ئەو پاڵەوانانەی کە هەرێمیان بەم بارودۆخە گەیان نابنە پارەوانی چارەسەرکردنیشی چکە ناکرێت یەکێک خۆی خاوەنی دروستکردنی کێشەکان بێ خۆشی هەر فریاد ڕاست بێ. کەشف بووین چۆن کەشف بوون کە نەوتدا بەزیز لە دوایین دەرکەوتنیدا وەزیری سامانە سروشتیەکان بە جۆرێک شکستی ئابووری هەرێمی کوردستانی ڕاگەیان کە بە سەدان ساڵی تریش جەستەماندووەکەی کوردستان حەسانەوە بەخۆیەوە نابینێت کە بەڕای پسپۆڕانی ئابووری هۆکارەکەی نەبوونی پلانی ئابووری تۆکمەیە لە ڕابردوو ئێستادا. هەر هەوڵێکیش بۆ ڕاستکردنەوەی باری لاری سیستەمی حکومڕانی لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانەوە لەبار دەبرێت. ڕامێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.